ئێمە لە دژی ئەو بڕەپارێنکەوە بەرنامەی هیپێکی تایبەت بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لێمانوەرێک کە بڕی 66,000 ئەم بڕەپارێ زۆرە بۆ خوێندکار لەم ڕۆژەدا توانای ئەوەی نییە بۆ چەند خزمەتگوزاریەکەوە تۆ ئەبێ بیدەی چکە لەبەری دەستور ئەلێ خوێندن بە خۆڕایە لە زانکۆ مادەی 34 تەکی دەکاتەوە لەسەر ئەو شتەکان و خۆناغەکانی خوێندن بە خۆڕایە بەڵام بەداخەوە ئێستا ئەمەمان لێ وەرەگرن لەم ڕۆژەدا بارگرانی زۆریان بۆمان دروست کردووە ئەم بەرنامە پێویستی بە ئەنتەرنێتە لە زانکۆ تو داوامەکەی بە ئەنتەرنێت بێ من ڕۆژی 4 ڕۆژ داوامەکەم پارەم لەکوێ بە هەموو دەقی اشتراک ئەنتەرنێتکەم بۆی حضور بنووسم یان ئەوە تا بۆ نمونە مەسەلەن لەگەڵ مامۆستایان کۆمەڵێشتی تێ بارگرانەکە زیاترێکە یەکێ لە بڕیارەکان تشێکا کە موضوعی زیم و حەدی جلی یەک پۆشیش ئەمەش ینی بارگرانی تیسەر کردوتە سەرمان بۆیە ئێمە شاتین وەکو پەیامێکمان گەیاند هیوادانی لایەنی پەیوەندیدار ئەندام پەرلەمانەکان وەزیرەکان ینی ئەم بابەتە بەدەمانەوە بێن ئێمەش ئەوکو دەنگ دەرتانی ئێمەش ئەندام و لایەنی ئێوەن یعنی خەڵکی خۆتانین ئەمڕۆ لەگەڵمانە کەی لەگەڵمانە بن ڕۆماڵ وایە دوو خوێنکار سێ خوێنکاری هەیە ئەگەری ئەم پارەپارەی هەموو ساڵێک بێ واتە تۆ ساڵین ڕابردوو لێ بسەنێتەوە ساکە تەخەڕوت شەکەی ئێمن ئەوەنە ڕەپارێم هەبێ بۆ ئەو شتە بیدەم ئیتر بۆچی دێم بۆ زانکۆ وڵای ئێمە هەڵوێت ئێمە تازە چیە بێت تا هەرەوەنەکە بەیانامەوە لەوە زیاتر ئێمە خوێنکارین زانکۆین کەس پشتمان نییە کەس دەنگمان نییە ئەوەشی ئیمڕۆکردن بە هێز توانایەکی خۆمان توانیمان کۆمەڵی خوێنکار لەسەر ئاسی زانکۆیان کۆ بکەینەوە بۆی دەنگمان بەرزن بەلای بەڵکو کەسێک هەبێ ئاڕەکەنەرێت چکە لەبەری چینی خوێنکاری زانکۆ هەمیشە پەراوێزراوە هەمیشە ئاکەس ئاگای لێ نییە